من وەکو خوێندکاری کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان ئەمڕۆ من هەفتەیە بەردەوامی لە بایکۆت و خۆپیشاندانەکانمان و داواکارین لەلایەنی بەرپرس کە بێتە دەم داواکانمان و کە داواکەمان تەنها یەک شتە کە ئەویش داخستنی کۆلێژەکە یاخود گواستنەوەیەتی بۆ شارێکی تر کە توانێت توانێت بێت بەرپرسیارەتی پێگەیاندنی دکتۆرانی داهاتوو بگرێتە سوی خۆی. تا ئێستا ئێمە کێشەمان زۆرە، تا ئێستا یەکێک لەو کێشانێک کە هەوڵ کە توانراوە بەنیوە ناچڵیش نەبێت چارەسەر بکرێ ئەوەیە کە تەنها دوو دکتۆریان بۆ ناردوین، ئەویش 12 دکتۆری تر کە پێشتر لەم کۆلێژە دەرچیان وتۆتەوە وەکو میلاکیان گوازراوەتەوە بۆ سەر زانکۆکەی ئێمە، بەڵام پێشتر دەرچیان وتۆتەوە بەم دکتۆران شەوەکەم و کوڕیمان هەبوو تەنیا ئێستا دوو دکتۆریان بۆ ناردوین. ئێمە خوێندکارانی کۆلێژی پزیشکی زیاتر لە 2 مانگە لەسەر جادەکان وەساوین و خۆپیشاندان دەکەین، بەڵام بەداخەوە هیچ دەنگێک هیچ داواکاریەکمان جێبەجێ نەکراوە تاوەکو ئێستاکە، بەڵام لە بەرامبەردا کە دژیەوەی کە ئێمە هیچ داواکاریێکمان جێبەجێ نەکراوە کۆمەڵە چاوەشەکاریمان کراوە لە پیجەکانی وەزارەتەوە لە پیجەکانی سەرۆکاتی زانکۆیڵن کە ئێمە کۆمەڵە داواکاریمان بۆ جێبەجێ کراوە، بەڵام ئێمە لێرەوە دووبارە بە دەنگی خۆمان کە ئەم جارە وەکو چۆن یاسا ئێمەیانشکان مافی ئێمەیانشکان ئێمەش بڕیارمان دەکە یاسا بشکێنین، چیتر بە دادپەروەرانی خۆمان لەسەر لە شوێنە ناوەستین کە بڵێ وەڵا ڕێگا نەگرین، وەکو چۆن یاسا و مافی ئێمەیانشکان ئێمەش یاسا و ماف دەشکێنین لەبەر دەرگا وەساوین ئەمڕۆکە ڕێگریمان لە جامعە کردە تەنها لەبەر ئەوەی کە بگەین بە مافی خۆمان.